بەرپرسیارێکی پێدە دەبێژەیەک و جەندەرمەن تورکیا دەرباسی ناوچەیە ئارام نابن و ئەو ڕێکەوتنانە بەرە ئەمریکا و تورکیا داهاتیکردن بتەنێ ji بۆی پاراستنە سینوورە. ساڵح ئەمۆسلم بەرپرسیارێ پێدە دەبێژێ ئەو دێ دەمان هەدە بە کوراهیە 5 کیلۆمتران ژە ناوچەیەن سنووری بە تورکیاە بەکشیانە بێت و ئاوایەکی جەندەرمەن تورکیا دەرباسی ناوچەیە ئارام یا و بریارە لە ڕۆژهەڵاتی چەمە فەراتیوەرێ ئاواکردن نابن. گوتنن ساڵح مسلم دەدەمەکەدایەتێن و تورکیا و ئەمریکا لەسەر ئاواکردنا ناوچەیە ئارام ڕێککەوتنە و مەرجێ هەری سەرەکەی تورکیا ئەوەکو پێویستە پێدە و چەکدارێن بێ سەر بە حتا 40 کیلۆمتری ڕۆژهەڵاتی چەمە فەراتێ ڤالە بکەن. هەروەها گوتنن ساڵح مسلم دەدەمەکەدایەتێن و ئەمریکا و تورکیا لەسەر برێڤەبرنا دەورێن هەفبەش لە ڕۆژهەڵاتی چەمە فەراتێ بێک و دەم و جهێ دەورێن هەفبەش بدنە خویاکردن ڕێککەوتنە. ساڵح مسلم بە تەکەزی دەبێژێک و تورکیا دەرباسی ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ نابێک و پێدێ بەریا چەند ڕۆژان حتا 15 کیلۆمتران چەکدار و چەکێن گرانج ناوچەیەن سنووری بە تورکیاە بەکشاندن. ئەفگۆتن ئامۆستەم دەوێ دەمێدەژی تێک و ئالدار خەلیل بەرپرسیارێ پێدە پێشوازی لە هەتناتەڤە پەنابەرن سووریان لە تورکیا دمینن بۆ ناوچەیە ئارام ئەنگۆ کوردستانە سووریە کرد. لە گۆریک و شڕۆڤەکارە دەبێژن و ئەمریکا دەڤژە بەرژەوەندیێنخوا بە تورکیاە بەرنادێش بۆی کوردان. ئەمریکا حتاکو و تورکیاژ رووسیا دوور بکێ سیاسەتاخوا لە هەمبەر تورکیا و بەتایبەتی دەربارەی ناوچەیە ئارام نەرم کردە.